من لێرەوە حەزەکەم پیرۆزبایی لە برای بەڕێزم کاکدارا بکەم بۆ وەرگرتنی ئەم پۆستەی. کاکدارا لە ماوەی زیاد لە 4 ساڵە نزیکی 5 ساڵە بە یەکۆ کارمان کردووە. کارکردنی ئەو جدیەتی ئەو ڕێکوپێکی ئەو وای لێکرد کە بتوانین پاڵپشتی بکەین و بۆ ئەوەی ببێ بە سەرۆکی شارەوانی. سەرۆکی شارەوانی کارێکی ئاسان نییە، بەڵێ لە زۆر ڕووەوە بە ئاسان خەڵک بە ئاسان دێ، بەڵام لە حقیقەتە ئیشەکانی یەک جۆر ئیش نییە، چەندین ئیشە، هەر لە ئیشی ئیداری و هەر لە ئیشی ئامێرەکان و باخچەکان و زەویزار و تاپۆکردن و دروستکردنی باخچە و ئیفرازکردن و زۆر شت و زیادە ڕۆی. سیتەکیش بە حکمی ئەوەی کە زەویەکانی تەسوێ نەکراوە سەر بە وەزارەتی مالیە، ئەمە ئیشەکەی قورسر کردو و زیادە ڕۆیەکی زۆریش لە سنوورەکە هەیە. بەڵام ئێمە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەم ماوەی کە من لێرە دەست بەکار بووم توانیمانە نەخشەی ناوگوندەکە تازەکەینەوە، نەخشەکە بکەین بە 204 دۆنم و هەم دیسان ڕەزامەندی وەزارەتی شارەوانی بەڕواتی گشتی نەخشەدانانمان وەرگرت بۆ ئەوەی ئەو 204 دۆنمە بکەین بە 2430 دۆنم. ئەمە سنوورەکە زۆر گەورە ئەبێت. ئەم سنوورە گەورەیە کاری ڕوپێوی تەواو بووە، مەسەح بە درۆن کراوە، کاری سکێچ تەواو بووە، کاری داتا کۆلێکشن بەردەوامە، کاری دیزاینی ماوە. دیزاینەکەش بە دوو وەچ بە ئەکرێت، دوو زۆنەکرێت، زۆنی سەرە و زۆنی خوارەوە 1 و 2. ئێستا برادرانی ئەندام لە لیژنەکەیە حەوکەسن ئیشەکان بەردەوامە لە ئیشکردن، هیوادارم بە زووترین کات تەوا بێ. ئەمەش بێ بە ئەرکێکی تر بۆ سەر کاکدارا و سەر کاتی شەڕانی. لێرەوە سوپاسی یەک بەیەکی کارمەندەکانەکەم کە توانای لەم فترایە کە من لێرە بووم هاوکارێکی زۆرم بوون، هەمویان ئێستا ئیش و کارەکانی خۆیان بە ڕێکوپێکی ئەبەن بەڕێوە. کاری دووەمان کە کردمان لە ئێرە ئەو بوو بینای شارەوانیمان نەبوو. توانیمان بە ڕەزامەندی بەڕواتی گشتی شارەوانەکان و وەزارەتی شارەوانی وەزارەتی ئاوادانکردنا ئەم بینایە وەرگرین و تعمیری بکەین و بە شێوەیەکی ڕێکپێک بۆی دایرەکە سربەخۆی خۆی هەبێت و لە کرێی مانگانە دوور بێت. ئاخر شت کە ئیشم تیا کرد تا مانگی 12 ئەوە بوو دەرخسەی بینای سەرۆکاتی شارەوانی سیتەکمان گەیشتە ئەنجام و ڕەزامەندی نزیکەی 500 میلیۆن دینارمان بۆ وەرگرتەوە بۆ دروستکردنی. هیوادارم ئەم ساڵ بکێتە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەی کۆنکریتکردنی ناو کۆڵانەکانمان هەیە، چەندین کۆڵانی بەشی سەرەوەی گوندەکە کۆنکریت نەکراوە. ئێستا ئەوەمان هەیە و لە بواری جێبەجێکردنە هیوادارم لە زووترین کات جێبەجێکرێت. پرۆژەی تێکەڵە ڕێژکردن و ئاوەڕۆ کێشەی وە ئەینەماوە و دەرخسەی کێشمان کرد بە بڕی 150 میلیۆن بۆ تاواکردنی چارەسەری کێشەی ئاوەڕۆکانی ناو سیتەک. لە بواری سەوزکردنە سەر جادە سەرەکیەکە کە ئێستا کردوانە زۆر هەوڵمان لەگەڵایەوە و توانیمانە سەوزایەکی زۆر بکەین لەسەر جادە سەرەکیەکەی لە بینی تونێلەکە و بازگەکەیە. لە ناو گوندەکەشە باخچەیەکمان دروست کرد، ئێستا لە تەواو بوونایە ئیشەڵا لە ساڵا ئەویش تەواو ئەکرێت. سەبارەت بە خەڵکی ئەم سنوورە سنوورێکی گەشتیارێ داوە لە هەموو هاوڵاتیانی بەڕێز میوانە بەڕێزەکان گەشتیارەکان ئەەکەم کە هەر کەسە لە ئاز مەسئولێتی خۆیان بێ بتوانێت پاک و خاوێنی سنوورێکە، چونکە سنووری سیتەک سنوورێکی زۆر فراوانە بۆ بە چەقی قورسایی ناو شارباژێر لە هەموو لایەکەوە ڕووی تێەکەن. داوا لە چێشخانە و ڕێستۆرانت و دوکانەکانەکەم لە هاوڵاتیانی بەڕێز ئەەکەم کە پاک و خاوێنی ڕاگرن و هاوکاری شارەوانی کۆمپانیای کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بن، بۆ چونکە بە ناشرینکردن و فرێدانی ئەوە سیمایەکی زۆر ناشرین ئەبەخشێت بە ناوچەکە. پاک و خاوێنی و ئەو ئاوهەوا کەش و خۆشەی کە لە سیتەکە و لە ناوچەی شارباژێڕایە لە شوێنێکیا بەو شێوە بەدی ناکرێت. پاکی و خاوێنی ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە بتوانین بە هەموو لایەکمان ڕێنمایی بین بۆ ئەوی هاوڵاتیانیش هاوکارمان بن و لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکە. من دووبارە لێرەوە پیرۆزبایی لە برای بەڕێزم کاکدارا ئەەکەم، هیوای جێمتمانە بێ. لە هەمان کاتە سوپاسی کاک پێشڕۆ ئەەکەم کە ئەو فترەیە لە دوای منەوە لێرە بەوە کالە دەست بەکار بوو ئیش و کارەکانی بە شێوەیەکی ڕێک بگەی. هیوادارم کاکداراش بەردەوامی بات لەو کارە چاکانێکی ئێمە کردومانە. ئەگەر کارێک ئێمە خراپمان کرد بێت ئەوە هیوادارم ئەو بۆمان ڕاستکاتەوە. هیوای سەرکەوتنی بۆ خوازم و پیرۆزبایی لێ ئەەکەم.